بینەران و هۆگرانی پەیکی کۆمەڵە بە بەرنامەیەکی تر هاتوونێتەوە خزمەتان تا کۆتاییەم دیدارەش لەگەڵمان بن. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 31 مارسی 2015 زاینی وەفتێکی نوێنەرایەتی کۆمەڵی شۆڕژگەر لە شاری هەولێر سەردانی پەیوەندیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیان کرد و لەلایەن بەڕێز محەممەد ساڵح قادری بەرپرسی پەیوەندیەکانی حیزبی دموکرات پێشوازی گەرمیان لێکرا. سەرەتا هەردوو لا کورتێک لەسەر بارودۆخی ناوچەکە بە تایبەت کوردستانی باشوور و هاتنی گروپی تێرۆریستی داعش بۆ ناوچەکە و کاریگەریەکانیان باس کرد و پاشان لەسەر چۆنیەتی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم بارودۆخە هەروەها هەڵوێستەکانیان ئاڵوگۆڕی بیرڕایان کرد. لە کۆتاییدا هەردوو لا بەپێی ڕێکەوتنامەی نێوان کۆمەڵی شۆڕژگەر و حیزبی دموکراتی کوردستانی ئێران جەختیان لەسەر هاوکاری و هاواهەنگی زیاتر کردەوە. وەفتی نوێنەرایەتی کۆمەڵە بریتی بوون لە هاوڕێیان زاگرۆس خوسرەوی ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکان و سامان ڕیشەساحێب یاریدەدەری نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر. بابەشداری هەیەتێکی کۆمەڵە ڕێوڕەسمی 81مین ساڵیادی دامەزرانی حیزبی شیوعی عێراق و کوردستان لە شاری سلێمانی بەڕێوەچوو. ڕۆژی سێشەممە 31 مارسی 2015 هەیەتێکی کۆمەڵە پێکهاتوو لە ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و سۆران پاڵانی جێگری کۆمیتەی ناوەندی و جەلیل ئازادی خواز کادری پێشکەوتووی کۆمەڵە بەشداریان کرد لە 81مین ساڵ ڕۆژی دامەزرانی حیزبی شیوعی عێراق و کوردستان. هەر لەو ڕێوڕەسمەدا چاویان کەوت بە ئەندامانی ڕێبەری حیزبی شیوعی کوردستان و بە گەرمی پیرۆزباییان لێکردن. هەیەتی کۆمەڵە پەیامی پیرۆزبایی کۆمەڵەیان گەیاندا بەڕێوەبەرانی ڕێوڕەسمەکە کە دەقی پەیامەکە ئەوە بوو. لەگەڵ ڕێز و سڵاو بابوونەی 81مین ساڵ ڕۆژی حیزبی شیوعی کوردستان و عێراق لەلایەن کۆمەڵەوە گەرمترین پیرۆزباییتان لێ دەکەین. بێگومان حیزبی شیوعی کوردستان ڕابردوویەکی پرشنگدار و خەباتی چینایەتی و نەتەوایەتی لە ئاستی عێراق و کوردستان هەیە. هەزاران کەسی لە خۆبردوو لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتدا گیانی خۆیان لە پێناو ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی بەخشیوە. ئێمە وەک کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێز لە خەبات و قوربانیدانی بێپسانەوەی دەیان ساڵەی حیزبی شیوعی دەگرین و دەوری نەقشی ئەم حیزبە تێکۆشەرە لە خەباتی ڕابردووی ئێستا بەرز دەنرخێنین. هیواخوازین حیزبی شیوعی کوردستان لەم هەلومەرزە ناسک و ئالۆزەی عێراق و ناوچەکە بتوانێت لە هەرێمی کوردستان ڕۆڵی دیاری هەبێت لە پێناو مەسەلە نەتەوەیی و چینایەتیەکان و هەروەها کارکردن بۆ بەدیهێنانی عەداڵەتی کۆمەڵایەتی. هەر لەم بۆنەوە کەڵک وەردەگرین و پێداگری لەسەر پەیوەندی دێرین و پتەوی نێوان کۆمەڵە و حیزبی شیوعی کوردستان دەکەینەوە و بۆ پەرەپێدانی زیاتر هەنگاو هەڵدەگرین. کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران 31 مارسی 2015 بەرامبەر لەگەڵ 11 خاکێلێوەی 1394 هەتاوی. ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 5 مانگی ئاڤریلی 2015 زاینی وەفتێکی نوێنەرایەتی کۆمەڵی شۆڕژگەر لە شاری هەولێر بە بۆنەی 56مین ساڵیادی دەرچوونی ڕۆژنامەی خەبات کە زمان حاڵی فەرمی پارتی دموکراتی کوردستانە سەردانی ئۆفیسی ئەم دەفتەرەیان کرد و پیرۆزبایی خۆیانیان ئاراستەی سەرجەم ستافی بەڕێوەبەری ڕۆژنامەی خەبات کرد. لەم سەردانەدا لەلایەن بەڕێز سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات و ستافی ئەو ڕۆژنامەیە بە گەرمی پێشوازی لا وەفتی کۆمەڵەکرا. بروسکەی پیرۆزبایی کۆمەڵی شۆڕژگەر و هەروەها ستافی ڕۆژنامەی ئاسۆی ڕۆژهەڵات پێشکەشی سەرنووسەر و سەرجەم ستافی ڕۆژنامەی خەبات کردبوو. وەفتی نوێنەرایەتی کۆمەڵە بریتی بوون لە هاوڕێیان زاگرۆس خوسرەوی ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکانی هەولێر و سامان ڕیشەساحێب یاریدەدەری دەفتەری نوێنەرایەتی کۆمەڵی شۆڕژگەر لە شاری هەولێر. لەلایەن ئەندامانی دەفتەری سیاسی کۆمەڵەوە ڕاگەیاندنێک سەبارەت بە ڕێکەوتنی ناوەکی دەرکراوە کە بەیەکەوە دەیبیسین. ڕاگەیاندنی دەفتەری سیاسی کۆمەڵە سەبارەت بە سازشی ناوکی کۆماری ئیسلامی و وڵاتانی ڕۆژاوە. سەرنجام بە دوای زیاتر لە ساڵێک وتووێژی چڕوپەر کۆماری ئیسلامی تەسلیمی داخوازی وڵاتانی ڕۆژاوایی بوو قبوڵی کرد کە لانیکەم 90% چالاکیە پەیوەندیدارەکانی سەبارەت بە بەرهەمهێنانی مەوادی رادیۆئەکتیڤی خۆی دابخات و چالاکیەکانی دیکەیشی بە مەرجگەلی زۆر دژوار و لەژێر چاودێری نێودەوڵەتی درێژە پێ بدات. بەبێ ڕۆشتنە ناووردەکاریەکانی ڕێکەوتنامەی سەرەتایی کە ناوی ڕێکەوتنامەی لەخۆگرتووە ئەتوانین تەسلیمبوونی لایەنی ئێرانی لەسەر پرۆژەیەک کە ئەو هەمووە لەسەری هێزی ئینسانی و ئیعتبار و
ئابڕووی خەڵکی بۆ تەرخان کرابوو بەڕوونی ببینین. پرۆژەیەکی بێ ئاکام کە لە ڕوانگەی بەرژەوەندیە گشتیەکانی خەڵکی ئێرانەوە ناپێویست و زیانبار بە نرخی خەرجکردنی سەدان ملیارد دۆلار لە داهاتی وڵات و بە لەناوبردننی کۆمەلگا و بە برسی هێشتنەوەی ملیۆنان بنەماڵە، سەپاندنی تەریککەوتنەوەی نێونەتەوەیی، سەپاندنی دواکەوتووی ئابووری سەرەتا بە شێوازی شاراوە و دواتر بە لە قاودانی کارە شاراوەکان بە شێوازێکی ئاشکرا زیاتر لە 2 دەهەیە لەسەر درێژە پێدانی پێداگری دەکرا. ئەم جارەش هەروە قبولکردنی ئاگربەست و کۆتایی هێنانی شەڕی ئێران و عێراق، کۆماری ئیسلامی تەنها ئەو کاتە سازش و تەسلیمبوونی قبول کردووە کە زەختی ماڵی و ئابووری بە تەواوەتی درێژە پێدانی ئەو ڕێگایەی بۆ ناممکن کردووە و ئەگەری ڕووخانی تەواوەتی سیستمی سیاسی لە چاوەڕوانیەکانی داهاتوو بووە. بە پێی وتەی بەشدارانی لایەنی بەرامبەر لە وتوێژەکانی لۆزاندا کە ئێستا خەریکە ئاشکرا دەبێت، لە ڕۆژانی کۆتاییدا دڵەڕاوکەی سەرەکی لێژنەی دانوستانکاری کۆماری ئیسلامی ئەوە بووکە لەلایەکەوە پێداگری بکەن لەسەر شاردنەوەی بەشێک لە خاڵەکانی ڕێکەوتنامەکە و لەلایەکی دیکەوە لەبری پێداگریکردن لەسەر ناوەڕۆکی خاڵەکانی ڕێکەوتنامەکە پێداگریان دەکرد لەسەر ئەوەی کە پاشەکشە و شکستی خۆیان لەو بابەتەدا لە چاوی ڕەخنەگرانی ناوخۆ و هەروەها خەڵکی ئێران بە شاراوەیی بهێڵێتەوە. حەسەن ڕۆحانی ئاماژە بە درێژە پێدانی سازش و هاوکاری لە بوارەکانی دیکە لەگەڵ ڕۆژاوا دەدات. ئەگەر ئەو قسانە نە عورفی دیپلۆماتی گیاخۆڵکردنە چاو، تەنانەت بە کارکردێکی جددیشی بزانین، ئەتوانین بەو ئاکامە بگەین کە کۆماری ئیسلامی بە کەمکردنەوەی قەیرانەکانی لەگەڵ ڕۆژاوا دەیهەوێت زێدەخوازیەکانی خۆی لە ناوچەکە درێژە پێ بدات. یونسی یەکێک لە جێگرەکانی سەرۆکۆمار ماوەیەک لەمە و پێش بەشێک لە خەونەکانی کۆماری ئیسلامی لەو بابەتەدا ئاشکرا کرد کە هەڵبەت بە بۆنەی ئەو دەمشڕیەوە زۆر سەرکۆنەکرا. بەم پێیە ڕوونە کە سیستمی سیاسی ویلایەتی فەقیه دەستبەرداری کێشەنانەوە نابێت. مێژووی ئەو ڕژیمە لەگەڵ دروستکردنی کێشەگەلی نێودەوڵەتی و ناوچەیی گرەی خواردووە. هێرش بۆ سەر باڵوێزخانەی ئەمریکا و بە بارمتەگرتنی کارمەندانی، درێژە پێدانی شەڕی ئێران و عێراق، هەوڵدان بۆ بەدەستێنانی چەکی ناوکی و لە ئاکامدا هەوڵ بۆ نەهێشتنی سەقامگیری ناوچەکە بە بیانووی شەڕ لەگەڵ داعش کێشەیەکە کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردووە بە بەرمیلێک باروت. دەستێوەردان لە کاروباری ناوخۆیی عێراق و دروستکردنی بەسیجی عێراقی و هەڵگرساندنی شەڕی ئاینی لە وڵاتە، لەسەر پێهێشتنەوەی ڕژیمی ئەسەد لە سووریە و دابینکردنی بودجەی سیستمی سیاسی ئەو ڕژیمە لە سەرچاوە ماڵیەکانی ئێران، درێژە پێدانی ماڵی و لۆجستیکی لە حیزبوڵای لوبنان و هەوڵ بۆ دروستکردنی شەڕی ناوخۆیی لە بەحرین و لە کۆتاییدا یەکێکی دیکە لە ماجراجوویەکانی ناوچەیی، پاڵپشتی نظامی و ماڵی و لۆجستیکی لە حوسیەکانی یەمەن خەرجێکی یەکجار زۆری دەوێت کە ڕژیم هیوادارە لە بارودۆخی هاتنە خوارەوەی زۆری نرخینە و لە بازارەکانی جیهاندا بتوانێت بە سوکردنی بەشێک لە گەمارۆ نێونەتەوەیەکان لە ئاکامی سازشی ناوکیدا ئەو تێچوانە دابین بکات. لە هەمان کاتدا ڕژیمی کۆماری ئیسلامی لە کاتی سازشە دەرەکیەکاندا بە توندی دەست دەداتە سەرکوتی ناوخۆیی و لەو ڕێگایەوە هەوڵی بەرتەسکردنەوەی دەرفەت بۆ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و داخوازیەکانی خەڵک کە بێگومان پەرە دەستێنن دەدات و هەوڵی ئەوە دەخاتە گەڕ بارودۆخی ئەمنی ئێستا وەک خۆی بهێڵێتەوە. لەپاڵ ئەو هەڕەشانەدا ناوەندەکانی پرۆپاگەندەی ڕژیم هەوڵی چەواشەکردنی ڕووداوەکانی ئێستا دەدەن و شکستی کۆماری ئیسلامی و ناکارامەیی بەرپرسانی کە هۆکاری زیانگەلێکی قەرەبوونەکراون بۆ سەر خەڵکی ئێران لەژێر ناوی دەستپێکی دەورانێکی نوێ کە گوایە بە کارامەیی لێژنەی دانوستانکاری کۆماری ئیسلامی و کەسی سەرۆکۆمار بەدیاتوە بە ئەژمار بێنن. بە هەمووی ئەم شیکاریانەوە دوورکەوتنەوەی کۆماری ئیسلامی لە دەستپێڕاگەیشتنی بەچەکی ناوکی و پاشەکشەیان لەو بوارەدا بۆ خەڵکی ئێران و ئازادی خوازان و خەباتکارانی دموکراسی لە ئێران بێگومان سەرکەوتنێکە. سیستمی سیاسی ئێران لە ناوەڕۆکی خۆیدا و
بەتایبەت سەرۆکی ئەو ڕژیمە کە بەرپرسی سەرەکیە لە چاوی خەڵکی ئێران و هێزە دموکراسی خوازەکاندا بێئیعتبارتر و لەرزۆکتر بوون. پایە بەرزترین بەرپرسانی کۆماری ئیسلامی دەبێت لە بەرانبەر خەڵکی ئێراندا بە بۆنەی بەهەدەردانی سەروەت و سامانی نەتەوەیی و بە برسی هێشتنەوەی خەڵکی ئێران وەڵام دەرەوە بن. تەنانەت ئەگەر ڕێکەوتنی ئێستا لە ماوەی مانگەکانی داهاتوودا بە ڕێکەوتنێکی ڕەسمی بگات لە ڕوانگەی خەڵکی ئێرانەوە دۆسیەی ناوکی تەواوکراو نییە و نابێت بسپێردرێتە مێژوو. سیاسەتی کاولکەری هەوڵ بۆ بەدەستێنانی چەکی ناوکی بەڵگەیەکی دیکەیە لە پێشێلکاریەکان و جنایاتی ئەم ڕژیمە. نابێت لە بیری بکەین کە لە ژێر بیانووی چەکی ناوکی مافی سەرەکیمانە مافیای سپای پاسداران بەبێ هیچ بربەستێک دەستی گرتووە بەسەر سەرچاوە سروشتی و ماڵیەکانی ئێراندا و لەو ڕێگاوە دەستی داوەتە تاڵانکردنی سامانی گشتی. لە پاڵ ئەو سیاسەتەدا هەندێک کەس گەیشتون بە سەروەتێکی خەیاڵی و لە تاڵانکردنی سامانی گشتیدا بەشداریان کردووە و ڕاستە و خۆ بەرپرسی برسی هێشتنەوەی ملیۆنان بنەماڵە بوون لە ئێران. بێگومان ئەو توێژە خوێن مژ و مشەخۆرە کە بە دەوڵەمەند بوون لە ڕێگای دروستکردنی ئەو قەیرانانەوە خویان گرتووە، ئەم جارەش لە ڕێگای دروستکردنی کێشەگەلی ناوچەیی دیکەی لەو چەشنە سەرچاوەگەلی ماڵی و ئابووری ئێرانیان گرتووەتە دەستی خۆیان و دەیخەنە خزمەتی قەڵەوترکردنی خۆیان. لە کۆتاییدا دەبێت بڵێین هەر وەک چەندین جاری دیکە کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ئەم جارەش پێداگری دەکات لەسەر یەکگرتنی هەرچی زیاتری هێزە دموکراسی خوازەکان و بە پێداگری لەسەر گۆڕینی ڕژیمی سیاسی ئێران وەک پێششەرتی هەر جۆرە ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بۆ بەدیهێنانی دموکراسی و ڕەفاهی ئابووری و دادپەروەری کۆمەڵایەتی لە ئێراندا داوا لە هەموو هێزە دموکراسی خوازەکان دەکات دەنگی خۆیان لە باسکردنی ئاشکرا و بێپەردەی داخوازیەکانی خەڵک لەوانە کۆتایی هێنان بە ئیعدامەکان، کۆتایی هێنانی بارودۆخی ئەمنی لە هەموو ناوچەکانی ئێران و بەتایبەت کوردستان، ئازادی چاپەمەنی و دروستکردنی ئەحزاب و ڕێکخراوە کرێکاریەکان و ڕێکخراوە مەدەنیەکان، تەواوکردنی هەڵاواردنی ڕەگەزی ئاینی و نەتەوەیی و لە کۆتاییدا لابردنی چاودێری ئستسوابی و بربەستەکانی دیکە لەسەر بەڕێوەبردنی هەڵبژاردننی ئازاد لە ئێران کە دروشمی یەکگرتنی هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانە بەرز و بەرزتر بکەنەوە. کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە هەمان کاتدا پێداگری دەکات لەسەر یەکگرتووی بەرینی هێز و ئەحزابی سیاسی کوردستان و بە ئەرکێکی بەرین و پێویستی ئەم سەردەمەی دەزانێت. دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێکەوتی هەفتەی خاکەلێوەی 1394 هەتاوی بەرانبەر لەگەڵ 6 ئاڤریلی 2015 زاینی. هەرچەند پێشووتریش لە ڕۆژانی ڕابردوو لە هەواڵەکانی ڕۆژهەڵاتیوی هەواڵەکەی بڵاو کراوەتەوە، ئێمەش لەم بەرنمەیەدا بە پێویست دەزانین کە یادێک بکەینەوە لە هاوڕێ کەمال ئەسەدی دۆست و دڵسۆزی کۆمەڵە لە شاری سەقز و هەروەها دایکی دوو هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵەدا یەخەجێ پیرخزرانی لە ئاوایی پیرخزرانی ناوچەی کۆماسی. ئێمەش وەک ستافی پێکی کۆمەڵە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی ئازیزیان دەکەین و ئێمەش بە شەریکی خەم و پەژاریان بزانن. بەسپاسەوە کە تا ئەو کاتە لەگەڵمان بوون تا دیداری داهاتوو بژین بە شادی و سلامەتی ماڵەوە.